ئەوەی کە حەزی لێیە بەو شێوەیە ئێمە تاعین بێت من لە خزمەتی دامە و جەماعاتیشە لە خزمەتیدایە. نامەی دەنگی مامۆستایەکی ئاینیە کە بە تەسکیەی حیزبی دامەزراوە. لە نامە دەنگیەکەدا بە مامۆستایانی ئاینی خۆبەخش دەڵێت ئەوەی حەز بکات بە شێوەی ئەوان دابمەزرێت، واتە پشتگیری حیزبی دەتوانێن خزمەتی هەر کەسێک بکەن کە پێویستی بە کلیلەکەی هەبێت. ئەمە سوپاس خوای دەکەین، ئەمە دەتوانین خزمەتی هەر کەسێک بکەین کە پێویستی بە کلیلەکەی بێت. چالاکێکی مەدەنی لە ڕانیا دەڵێت ئەو کارەی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە کراوە گەندەڵی و نایاساییە و تەنیا ئەو کەسانە سودمەند بوون کە پشتگیری حیزبیان هەبووە و نزیک بوون لە خۆیان. ئاشکراشی دەکات لەو ناوانە 6 کەسیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینن. بە گەندەڵی لە ڕێگەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتێکی دەسەڵات و لە ڕێگەی واستەی سەلەفیەکان بەڕێگەی واستەوە پشکی شێریان بەرکەوتووە لەو دامەزران و زۆرینەی دامەزرانەکان بەروان کەوتووە. وەزارەتی ئەوقاف مخلوقاتێکی گەورەی کردو ئەو کەسانەی داناوە چەند کەسێکی بە دیاریکراوی دامەزراندووە و داناوە کە واستیان هەبووە کە تەسکیە حیزبیان هەبووە مامۆستایانی ئاینی خۆبەخش کە ناویان نهاتۆتەوە هەڵوێست وەرگرن و زۆر داکۆکار بن لە مافی خۆیان و بە هیچ شێوەیەک بابەتە قوبوڵ نەکەن ئێمەش پاڵپشتیان دەبین. مامۆستایانی ئاینی خۆبەخش دەڵێن ساڵانێکی زۆرە ئەوان بە خۆبەخش لە مزگەوتەکاندا پێشنوێژی و وتاربێژن و خزمەت دەکەن و دا نەمەزراون. نیگەران و ناڕازیشن لە دامەزراندنی چەند ناوێک بە پشتگیری حیزبی. خزمەتە زۆر و گەورەی کە مامۆستایانی ئاینیش دەیکەن بەڕاستی زۆر بەشمەینەتین، زۆر پەراوێست خراوین بەڕاستی هیچ ئاوڕێکمان لێ نەدراوەتەوە. تەنانەت بچووکترین ماف کە دابینکردنی بڕەپارەیەکە بۆی پێی بژین بۆمان کاوەکو بۆنەوەکو گرێبەست بۆمان دابین نەکراوە. هەبێ کە شەهادەی مامۆستایەتیشی نەبێ و تەنانەت دووتاربێژیش نەبوو بێ وەتا ئێستا پێشنوێژێکیشی نەکرد بێ بە تەسکیەی حیزبی و بە شێوازێکی نا ئینسانی و نامرۆڤانە دامەزرا بێ و حەق و مافی سەدانی وەکو ئێمەشی خوارد بێ. مامۆستایانی ئاینی وەکی چین توێژەشتر نەبوون بڵێم ئێمە داوام ناکەین یان بایکۆت دەکەین. ئەرکێکی شەرعی خۆمانی دەزانین کە بەڕاستی داوام بکەین و التیزام بکەین بەو ئەرکەی خۆمانەوە. بەڵام بەڕاستی ئەوەش بۆ تا هۆی ئەوەی کەوا دەرفەتێک بۆ ئەو حکومەت دروست بێ و بۆ دەسەڵاتدار کە بەڕاستی پەراوێزمان بخا زیاترکە هەم لە ڕووی حرفەوە گەر سیر بکە بەڕاستی شتێکی زۆر خراپە کە بەڕاستی مامۆستایانی ئاینی ناچار بۆ بکرێن کە پاڵداتە لای حیزبێکیان پاڵداتە لای دەسەڵات بۆ ئەوی بەڕاستی دابمەزرێتیان دوو دینار بەدەست بهێنێ کە بەڕاستی بەداخەوە لێکراون. گەندەڵی و دامەزراندن بە پشتگیری حیزبی سەرجەم جومگەکانی دەسەڵاتی گرتووەتەوە و وای لێ هاتووە تەنانەت مامۆستایانی ئاینیش بە پشتگیری حیزبی لە سەر حسابی کەسانی بێلایەن دادەمەزرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.